هێزەکانی ڕۆژاوای کوردستان نەخشەڕێگای چارەسەری سووریان ئاشکرا کرد. بۆ ئەوەی بناغەی تێڕوانینی هاوبەش دەربارەی پرسی چارەسەری ئاڵۆزیەکانی سووریا و ڕۆژاوای کوردستان بێتە ئاراوە، نوێنەرانی هێزە سیاسیەکانی کورد دەیان کۆبنەوە و دیداریان لەگەڵ هێزەکانی تری سووریا ئەنجامداوە. لە ئاکامدا پرۆژەیەکی هاوبەش کە تەواوی هێزە سیاسیەکانی گەیاندووە بە یەک هاتە ئاراوە. دوێنێش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە نووسینگەی پەیوەندیە گشتیەکانی تەفگەری جڤاکی دیموکراتی تەفدەم لە شاری قامیشلۆ ئەو پرۆژەیە بۆ ڕای گشتی ئاشکراکرا. پرۆژەکە بە زمانەکانی عەرەبی و کوردی لەلایەن هەرێک لە جەمال شێخ باقی و فۆزا یوسفەوە خوێندرایەوە و تەنها بۆ باکووری سووریا نییە بەڵکو بۆ تەواوی گەلانی سووریایە. لە پرۆژەکەدا هاتووە دەبێ مافەکانی گەلی کورد لە ڕووی سیاسی کولتوری کۆمەڵایەتی وابووریەوە لە دەستوری سووریای داهاتوودا جێ بکرێتەوە. ئەوەش دەبێت بە پێی سیستەمی فیدراڵی دیموکراتی بێ. هەروەها دەبێت تەواوی مافی پێکاتەکانی تری سووریا وەک سووریانی، ئاشووری، تورکمان و ئەرمەنی بە یاسا بپارێزرێت و لە دەستوردا جێ بکرێتەوە. لە پرۆژەکەدا ئەوەش هاتووە کە دەبێت ئازادی بیر و ڕاو، ئازادی ممارەسەی دین بۆ هەموو وڵاتێکی سووری مسۆگەر بکرێ. هەروەها دەبێت هەر پێکاتەیەک بۆی هەبێ بە زمانی دایکی خۆی پەروەردە بخوێنێ. هەموو کەس ئازاد بێ بە چی زمانێک قسە دەکا و هەموو پێکاتە و گروپێک یان تا کەس ئازاد بن لە بەشداری سیاسی و ممارەسەی سیاست. دەربارەی پێگەی ژن و ئازادی ژن لە پرۆژەکەدا هاتووە دەبێت لە تەواوی دام و دەستگا حکومی مەدەنیەکاندا لانیکەم لە 50% بۆ ژنان دابین بکرێ و سیستەمی هاوسەرۆکایەتیش بە بنەما بگیرێ. دەبێت زانستی ئیکۆلۆژی بە بنەما بگیرێ و داهاتی وڵات بە یەکسانی بەسەر تاکەندا دابەش بکرێ. هێزە بەرگریکارەکانی وڵاتیش سەرجەمیان هێزی گەلن. هەرێک لە هێزەکانی یەپەگە، یەپەژە، قەسەدە و هێزەکانی یاساییش وەک هێزی نیشتیمانی دواڕۆژی سووریا چاویان لێ دەکرێ.